بێ سەرچاوم بخێر بێ کامە ئەوە بەڵێ ئەوە بە 15 ناکاکە بەدەیک و دەبیتن ئەوە گران لە سەمە ڕاوەستایە لۆ خە نابی بەوەندەی نابی کاکە بەوەندەی نابی ئەوە کوالیتێکی باشی هەیە ێ باشە قەیناکە بەڵام بەوەندەی نابی کاکە نابی برام نابی ئەوە وەڵامدانەوەی دوکاندارەکانە بەشێک لە دوکاندارەکان بۆ فرۆشیارەکانیان جاری وا هەیە کەسێک دەچێتە دوکانێک دەوێت شتێک بکڕێت بەڵام فرۆشیارەکە مامەڵەکردنەکەی زۆر ناخۆشە و جۆری پێشوازیەکەی وا لە مشتریەکەی دەکات کە جارێکی تر نەگەڕێتەوە دوکانەکەی و بە پێچەوانەشەوە فرۆشیاری وا هەیە کە قسەکردن و مامەڵەکردنی ئەوەندە خۆشە مشتری هەر حەز دەکە هەموو ڕۆژێ ئەگەر شتیش نەکڕێ بەڵام بە پێش دوکانەکەی دابڕوات و سلااوێکی لێ بکات خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە قسە لەسەر پێشوازیکردن لە مشتری دەکەین چۆن وا بکەین کە سەرنجی مشتریەکانمان ڕابکێشین و هەموو کات بێن لە لای ئێمە شت بکڕین و هەر لەو پرۆگرامەدا دەپرسین چ شتێکی مشتریەکان بێزارتان دەکەن و بە پێچەوانەشەوە بە کڕیارەکان دەڵێن شتێکی فرۆشیارەکان بێزارتان دەکەن فرۆشیاری وا هەیە کە پێشوازیکردنەکەی وات لێ بکات کە جارێکی تر نەچیەوە دوکانەکەی هەموو ئەو پرسیارانە لە پرۆگرامی مایکی دیمەن دەکەین و با بزانین پرۆگرامی ئەم جارەمان چۆن دەبێت بە هیوان بینەری بن. بەچ بێزار دەکە مەسەن دووسێ شتی بکاتەوە برێن وەمەکە پێ ناخۆشە وەکو کێشە ئەگەر کێشەی هەیە لە ماڵەوە یاخود لە هەر شوێنێک نابێت کێشەکەی لێرانە لە مشتری دەربخە مشتری هەموونەوە قسە دەکەت هەموو شتێک هەموو بابەتێک ئەسی و عادی هەیە وازە چۆنە ئەحواڵ باشە بازار خووە والله بازار زعیفە بەعام بازار زعیفە ئەرە والله باشە ئەتەکێتێک هەیە لە مابینی فرۆشتن و کڕین بەچی کڕیارەکانت بێزار دەبی بەچ بێزار دەکە مەسەن دووسێ شتی بکاتەوە برێن وەمەکە پێ ناخۆشە ئەوەیە مەسەلەکە شتەکان دەکاتەوە لۆچیانی مەسەلەن دەکات تەماشا دەکە بێوێ قیاسەکەمان پێ بێ بێ قیاسەکان پێ برێ ینی بە کەیف خۆی تەماشا دەکە بەبێ بزان قیاسەکە چییە ئەتادیە ئەچیان پێ دەڵێ لەو کاتەدا هیچ چیانە پێ دەرەست سپازێن بەخێچی بە سوپاسیتان ئەوانە مشتری نینەوە نییە وجه هەیە مشتری حتى زەوق حسب زەوق ئەدی مامەڵەکردن زۆر مامەڵی دەکەن هەیە معاملەی دەکە هەیە ناکە حسب بەرکەکەیە بەرچەموان ئێستا بزان بەتانە بەعامە بەعام باشە لە خخوای بەزار ئەدی لەو دوکانەی تو شت بەقەر دەبدرێ ئەم بەقەر نادەم قەت بەقەر نادەی خەڵک هەیە داوای قەردی بکە لەکنە منێ فێرم نەکردی فێرت نەکردینە باشە ئەوان بەچی تو تێک دەچن والله طبيعيات هذه مشتري هەرێکە بەس لە هەموو دنیا ئەتەکێتێک هەیە ڕەنگە ئەمە مەسەلەن بشزانین بەڵام زۆر جار جێبەجێی ناکەین کاتێک کە کڕیارێک دێتە دوکان خاوەن دوکانەکە دەبێت بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لێ بخۆی هەموو بەخێر بێ سەر چامەرەوەندە تااقەتی ئەو جوابدانەوەی هەر نییە شار هەیە مشتێکەکە دەستە دوکانە سەر الزەوق حسب الزەوق عادي بەڵام بازار زەوقی دەزانی هەر دەبی گەرم و گوڕ بێت دەبی گەرم و گوڕ بێت گەرم و گوڕ نەبی ڕنگ بەڕ گەرم بی هەمووی گەرم دەبی هەمووی گەرم بڕ گەرم نییە والله بەعام وچمە عاشکە بڕێک بەئاخری دەڕوا بڕە خەراب وەچی دەدرێتەوە بازار خۆش دەبێت بازار خۆش دەبین الحمد لله ئینسان چەند سارە دەژین الحمد لله لەخوای تەعالا هەر ڕزقەکەی هەردایە لەخوای گەورە بەزیاد شت گران نەبووە بەعام بە دۆلارەکەی بڕێک لە جێ خۆشی مەسان دەکش گرام بە دۆلارە گرامەوە پەمۆ بەعام گرام بووە بەس باشە باشە وەکو فرۆشیارێک چت هەیە بۆ کڕیار چ بە کڕیار دەڵێ ئەگەر هات و مامەڵی شتێکی کرد چۆن مامەڵە بکات لە مامەڵەکردنەکانیدا بۆ نمونە هەیە دەپرسەوە بە چەندیا هەرزانترێ ئەو هەرزانتر هەر بە جۆرەی تااقەتی بەرچ خۆی هەیە مناسب دێ هەیە باشێ حسب تااقەتی خۆی ڕەبووی لە کڕیارەکانت والله حالەتی ئینسانیە مەشاکلی دنیا واقعەتەوە ژیانەوە نانێ شلوی ناشن بە زەمی کە دەڕوە ئەبڕە قەلبت پێتێکی زەرۆندا هەرەوە ژیان سەچان بایم قوربان چۆنی وەزعت کووە بازار کووە والله الحمد لله باشە و خراپە الحمد لله تەوەڕکمان هەیە لەسەر ئەتەکێتی مامەڵەکردن لە نێوان مشتری و فرۆشیار بەچی مشتریەکانت تێک دەچی وەکو تێک چوون
باز بێزار دەبی بێزار وڵا وەکو بێزاری بێزار نابین دوکاندار دەبێت تەحملی هەبێ و شیفرەوان بێ نابێت تووڕە بێ باشە لە هەموو دنیا شتێک هەیە هەمومان دەزانین کاتێک کە مشتێک دەسێتە دوکانێک دەبێت خاوەن دوکانەکە ڕوێکی خۆشی هەبێ بە پێکەنینەوە پێشوازی لە مشتێکی بکات لای ئێمە وایە هەمووینە 16 وایە 40 تووڕەیە تووڕە ئەگەر مشتێک بێتە دوکانەکە خاوەن دوکان بە تووڕێیەوە وەڵامی و کەسە بداتەوە مشتێکە جارچکە دێتەوە حەسەب مشتریە حسب مشتریە هەیە تەحملی لە دوکاندارەکەی باشترە دەگەڕێتەوە دێتەوە هەشە ناگەڕێتەوە باشە دەبێ وابێت خۆی لە ئەسڵدا نابێوە ئەی بۆ وایە لە وڵاتی 16 وایە باشە گەر میزاجی تاوانە ببوون منە چێشتێکی هەبوو یاخود بازاری زایی بوو بەڵام ئەگەر ڕوێکی خۆشی هەبێت وا بکات کە سەرنجی مشتریەکانی ڕابچێشێت ڕەنگە ئەو بێ تااقەتیشی نەمێنێت وانە مشتێکی زۆر لە دوکانەکەی دەکات دەڵێن ئەوە مەسەرەن ها فرۆشیارێکی ڕووخۆشە مامەڵەی خۆشە پێشوازیی جوان لە خەڵک دەکات وانە وەکو کێشە ئەگەر کێشەی هەیە لە ماڵەوە یاخود لە هەر شوێنێک نابێت کێشەکەی لێرانە لە مشتری دەربخە حسابی ئێرە جیاوازە دەبێت تۆ کە معاملە لەگە مشتری دەکەی حتمما لە جەوەکو لە کەش هەوایشکە دابی جنابەت چۆن سەرنجی کڕیارەکانت ڕاکێشاوە بە شتێک بە کوالێتەکەی خۆم بە بابەتەکانی خۆم ئیمە بڕاندە بڕاندە بڕاندێکم پێ نیشان دەبێت زەحمەت بۆ نمونە مارکای سۆس مارکەی سۆس ئەو بڕاندە بۆ خۆمان لە دەرەوە دەیهێنین ئەو بابەتە لە هیچ شوێنێک نییە هەل لە عێراق نییە تەنها بابەتەکە تایبەتە بە خۆمان دەیهێنین لە سین و تایلند تەڵەبیاتی خۆمانە تەڵەبیاتی خۆمان ئەوە نرخی 25,000 ڕەنگە مشتێک بێتە ئەو دوکانە لەو بڕاندەی نەزانی وەستن لە شارەزایی لە بڕاند نەبێ هاتیە پێویستی بە مەسەرن بابەتێک لەو بابەتانە هەیە دەیکڕێ نازانی ئەوە بڕانچیە ئەتو پێی دەرێ بڕان دەرێ با بە بڕاند و ڕاند ئەم نوشتانە نازانم ئەو بە 25 بەدەی دەبی ئەو شتانە حاڵەتانە زۆرە مەسەلەن لەوەی لە بازاری تەقلید کرایتەوە لە دوکانەکانیت کە تەقلید کرایتەوە تازیریت کە هەیە تەقلیدی وای کردیتەوە احتمال بە 15,000 مشتری دەرێەوە لە فلانە شوێن بۆ نمونە مەسەلەن تەیراوە لە بازاری چلمەتری 15,000 دەرێم ئەو بابەتە نییە ئەو بڕاندە نیە ئەو مارکەیە نییە دەڵێنە عینەشتە جا تێگەیاندنی تۆزەک زەحمەتە چەند پێی دەرێ دەرێنە عینەشتە کە عینەشت بڕۆ بیکڕە هەمووی هەر لە بڕاندەکان بۆ خۆی تێدەگا بۆ نمونە مەسەلەنەوە 20 ساڵەوە شوێنمە ئێرانە شوێنی خۆمە خەڵکەکە مەسەلەن مشتریەکانی خۆم محمیلەکانی خۆم شارەزای من بووینە دەزانن ئەشیاەکەی من چۆنە و بابەتەکانی من چۆنە پێویست بۆ ناکە وەسفیشیان لە بکەم بۆ خۆیان دەزان کە بابەتەکانی من چۆنە کڕیار لە بڕاندە پێستەوە 130 لە بڕاندە پێستەوە گوێی بە نادا وەکو بڕاند ئێستاش زۆر ئافرەت هەیە نازانی بڕاند معنای چییە هەر ئەوەی دەزانی ئەسلی چیە و عادی چییە ئەوەندەی دەزانی ئەوەندەی دەزانی قوربان سەلام عەلەیکم چۆنی ئەوانە چێ زیوە چیەوە بەرازیلینە چیان پێدرێنەوەە هەر کوچ بڵێ زێر بەرازیلی پێدەگوترێت ساریان کووە ئەوانە دەڵێن 4-5 حەسەب نوعیەتە ئەوانە جۆتی 4,000 بڵێ لەگەڵ مشتریەکانت چۆن مامەڵە دەکەی لە چ ڕۆگەیانی قەزە کڕین و فرۆشتنەوە مشتریەک دێت تۆڕێ مشتریەک دێدەوی بە پێکەنینە بە چ ڕوێک و بەچ ئەتەکێتێک لەگەڵ مشتریەکانت هەرسوکەوت دەکەی وەڵی ئێستا حالیان لەو کاتانی ئێستا کە ناچانیانی کۆڵەی قەنعات بە مشتریەکەی بینی لە ڕووی کڕین لە ڕووی سار لە ڕووی زۆر شت دەبی قەنعاتی پێبین کە ئەو بابەتی کە دەیەوێتن ئەوە هەولێرەکوانێت ئەگەنە ئێستا کۆبڵی کڕین و فرۆشتن تۆزێک بە زەحمەتە ینی بە ئاسانی نییە چیتان کردووە تاوەکو سەرنجی مشتریەکانتان ڕابچێش ڕاستی ئێستا مۆدیلی جوانی و بابەتەکانت جوان بێ و قسەکردن لەگەڵ مشتری تعامل لەگەڵ مشتری دەبێ بزەوت دەبێ ڕایچی لە بۆ بابەتەکەمان لەسەر قسەکردنە لەسەر قسەکردنی کە جەنابەت باز دەکەی هەندێک لە دوکاندارەکان لەگەڵ ڕێزمان بەشێکیان ڕویان خۆش نییە کاتێک کە مشتریەکە دەچێتە دوکانەکە بۆ نمونە بابەتەکە بڕاندیشە باشە بابەتێکی زۆر باشە قسەکردن نیانی قسەی لەسەر بکرێت بەڵام ئەوەندە ڕویان ناخۆشە و ئەوەندە بە تۆڕێی وەڵامی مشتریەکانیان دەدەنەوە ڕەنگە مشتریەکە تۆڕە بێت و جارێکی تر نەچێتەوە دوکانە چیتان کردووە تاوەکو سەرنجی مشتریەکانتان ڕابچێشن بەخۆی دەزانین چۆنە بەڕێزم باخی ئێستا دوکان گەلێک زۆرە بازار گەلێک زۆرە ینی وە گەلێک زۆرە مهمی لە دوکانداری لێ چیە کە تو ئەو مشتریکە دێتە لات ینی کۆ بڵێ ئەو شتێکە دەوێتم بیدێ بە قسەکردنەکەت بە قەنەعاتیوی بارە ئەوک بیتن کۆ بڵێ پێی بفرۆشی ئەگەر ئێستا دوکاندار زۆرە بێتە دوکانێکە مەسەلەن تو یەک قسەی ئەوت بەرامبەری کرد کە ڕای لە قسەکردن نەبوو دەستە دەری دوکانێت کە زۆرە ینی کۆ بڵێ لە جێیت کە دەکڕیتن
شەرنی لە لای توە بیتن ستا بابەت زۆرە بڕان زۆرە لە هەموو بابەتەچی نەک بە زۆ بابەتە لە هەموو جێک ئەو شتانە زۆرە بەس ئەوەن دەیە تو بتانی سەحبیکەی و شتەکەی خۆتی بێفرۆشە زە بە قسەکردنەکە دوی باش شتەشی بیتن دەکرێت بۆم باس بکەیت چۆن سەحبیان دەکەی چۆن ویان لێ دەکەی کە سەرنجیان ڕابچێشی بێن تەنها لە دوکانەکەی جەنابەت قسە بکەن و کە لێرە چوونە دەرەوە برین وەڵاهی ئەو دوکاندارە ڕوویەکی خۆش مامەڵەی خۆشە گرانزان نییە چۆن واتان کردو بۆم ڕوون ڕاستی دەو بە خەندەی زۆر میمە معاملەکەی کە مەسەن ئەو مشتری مەسەن باڵێ لێکوان دەڵێن 5,000 نە کە دەڵێ 3,000 2,000 نان شتەکە با بڵێن نابیتن بەزەمن دەبی وای لێ بکەن دوسێ قسەی لۆ بکەم کە کوبڵی بۆ سارێکە بە خۆم دەوێتن هەم ئەو بیکڕی و هەم خاترەکەشی بگرم ینی کوبڵی خاتری بگری خاترگرنەکە ئێستا دەکاتەوە بەخوای الحەمدولیلا وەمان کردووە کە ڕایان لەمە بیتن گرانترین شتی و دوکانی کامەیە پێم شاندا گرانترین شت بابەتمان زۆرە گرانترین شتم پێ نیشاندا من ئەوانەمان تۆزە گرانە ئەوانە بە 75,000 ماوەتەزارینە تێدا بە 30,000 ئێستا وای هەرزانە بە 50,000 نەرە بەڵێ مشتری هاتیە سلام علیک چۆنی باش سلام زۆر سپاس ئەوە سعری چەندە 50,000 بەڕاست بە 20,000 نابێت نابێ چکەوانێ زەرگۆنە دەبی لۆی باسکەم کە بڵێمەوە زەرگۆنە مۆدیلی فەرقیە هەیتمانە بە هەرزانتر بە 15 بە 20 بەسی بەڵام و مۆدیلەکەی جیاوازە و شێوەی زێڕەکە دەڵێ بە 20,000 نابێ بەڵێ تۆڕە دەبی نابێت تۆڕە ئەسڵم بڵێ نەک 20,000 بڵێ 10,000 ناریش دەڵێم نابیتن نابەست نەک بە تۆڕەی بڵێ مۆدیلی دیکەمان هەیە ینی بڵێ مۆدیلەمانەیە بۆندێ ئەو مۆدیلێ بۆندەیە حەسە مۆدیلەکانە سعرەکانیش بە پێی مۆدیلەکان دەگۆڕێ بەڕاشکایی وەڵاممەوە هیچ مشتریەک هەبووە لەبەرەوەی کە قسەتان خۆش نەبووە لەگەڵی دوکانەکەتان بەجی بێڵێت بەخوای باقی بڵێم ناتان بڵێم سەتاسەتی مشتریەکان ماوە یانی ڕای لەمەوی بەڵام دەتانم بڵێم بەنسبەتی زۆر مشتریەکانمان هەم ڕای لە سعرەکان و دەبی وا بکە ئەوڕۆکە سعرەکان دوابی لەگەڵ جێیتکە کە بڵێ بڕە کەرزانتر بیت و هەتا بتوانین لێ دۆڵگریتن بەچی مشتریەکانت بێزار دەبی بە کورتی پێم ینی چۆن شتێکیان بێزار دەبی زۆر مامەڵەکردنیان یان مەسەلەن زۆر جار دوکانداری وهەیە دەڵێن شتەکە بێبەها دەکەن یعنی شتەکە زۆر باشە سعرێکی باشی هەیە لە قیمەتی شتەکە کەم دەکەنەوە خۆی ڕاستی وایە مەسە هەندێک بابەتێ بەس ئەو کاتشە ناتانی بە تۆڕی وەڵامی دێەوە کە بڵێ بڕوا زارشکێنێتەوە مەسەن بابەتەکە ئەوەندەینی سارێکی وها دەڵێتن ماندی دەکات زۆر ئەوەندەینیە بەس ناشتانی بیدێ بەس ناشتانی بە تەعاملێکی ناخۆش لەگەڵی پێ بڵێ کە بڵێ ناویتن خۆش قوربان جەنابەت چۆنی خەریکی مۆبایلی وەزع چۆنە ناوی جەنابەت هیوا برا هیواجان لێکوانە ئیش دەکەی وانە دوکانی خۆتەیە ئیش دەکەی لێرە ئیخۆمانە خۆتان الحەمدولیلا ئەو بەڕێزە باسیەوەی کرد گرنگترین شتەوەیە کە قسەت خۆش بێ لەگەڵ مشتریەکانت تا چەند گرنگجیتان بە قسە خۆشی و بە زەردەخەنە و بە پێشوازیەکی گەرم داوە لە کڕیارەکانتان بەخوای ئەو ئێستا کە گەر قسەت خۆش ڕوت خۆش نەبیتن کەس مەفروزنی شتەکە لە تو بکڕیتن هەم لە بۆ خۆشت بە خۆت جەو لەسەی شەکەی دەبیتن هەم لە بۆ کەسی بەرامبەرشت خۆشترا کە ڕوو خۆش بێن ئەیش مرتا دەبی بە خۆشت مرتا دەبی بەیان کە دێت دوکان ڕەنگە هەمومان مەسەرەنها بێتاقەتێک پێمانوە دیارە یەکەم مشتری کە دێتە دوکانت چۆن وەڵامی دەدەیەوە چۆن پێشوازی لێ دەکەی بەخوای ئەوجا عادەتەن یەکەم مشتری دڵت خۆش دەکاتن عادەتەن سەرفەتا ئەو هالەیە ها دڵێ سەرفەتا ئەو خاتری شلانەی زیاتر لە مشتریت کە بە زۆر زار مەسەڵەن کە دێ مەشاکل زۆرە بەس ئەو نابی کە لەسەی شەکەت بکە ئەیلانێ بەخوای کەم جاری وهەیە گەشتەکە زۆر لە مارێهان بەشتر مشاکل زۆرە ینی لەوانەیە وەزعکات ئەوی بەس دەبی لە دوکانداری دەبی ئەوی کاتێ ناو ئیشۆشتانە دەبی لە فکر بکەی هەموو دوکاندارێک مشتریەکی هەیە لە مێژە مشتریەتی هەر بێتە بازار پێویستی بە پێداویستێک هەبێ لەوێ دەکڕی مشتری لە بابەتانەت ڕەنگە هەبێ بە دڵنیاییەوە هەتا بەڵام بێلەوەی کە مەسەن شتەکانت باش بێ یا بڕاند بێت ئەو شتانە بالادەینە لایەکی چۆن سەرنجی مشتریەکەت ڕاکێشاوە کە تا ئێستا شتت دەلا دەکڕی ئەتو دەبی دائیمەن لەگەڵ شتەکان لەگەڵ مۆدیل بڕۆی ئەگە تو شتەکانت هەروەشی قەدیم بوشتی دووبارە بوو کابراگە معمیلیش بێت بێزار دەبێت ئەکە تو دائیمەن شتی نوێتی ناو گۆڕانکاری لە شتەکاندا نوێیەکە لادەلایەک لەسەر مامەڵەکردنەکە ئوسلوب و ڕفتاری فرۆشیارەکە ئەوەی ئەگەر زۆر معمیلت دەبی حادەتەن ئەوشی فەرق بیتن ینی سار و معاملەی داشکانە تایبەتی لە بۆ بکەیت کابرا چەیەک جار بێتن چه هەم کات بێتە بازار بەس بێتەکنەت و دەبی سارەشی تایبەتیری هەبیتن مەسەلەن بەبێ ئەو قسەی بکاتن ئەمە بە خۆمان داشتیان لۆ دەکەین کورداری خۆمان دەڵێن ئەوە فەرق و جوازی دەکەوە فەرق و جوازی نییە فەرق و جیاوازی نییە مادەم ئەو هەر بێتەکنە توش بکڕی دەبی ئەتوش حسابەش تایبەتی لێ بکەیت ئەو ئەو هەموو دوکانی ئەتۆڵ دەبژێری ئەتوش دەبی
ڕچاوی بکەیت ئەو بەس دێتە کنەتو دەویست سعرە شوای لێ دابنێت کە ئەو بەدڵی بیت و هەموو کات بێتەوە کنەتۆ چۆنی سەحەت کووە چۆن پێشوازی لە کریارەکانت دەکەیت اعتیادی بەڕوویەکی بەپێکەنینەوە یاخود مەسەرەن شتێکی ئاسایی ئاسایی ئێمە تا چەند گرنگیمان بۆ داوە کە سەرنجی کریار ڕابچێشین والله سرینزی کریا لەسەر خۆی تغێرەوە زەوقی هەبی دەکڕی ئەگەر نەیبی پێ ناکڕ ئێستا بڕۆ ئەو زوڵ دەڵێن قسەی خۆش بەڕوێکی خۆشەوە پێشوازی لە کریار بکەی کریارەکە دەبێتە مشتری دایم هەموو کاتێ لەو شوێنە شت دەکڕێ ئێوە وەکو دوکاندار ڕەچای ئەو شتتان کردووە ئەو شتە جێبەجێ دەکەن احتیادی دیکو ئارێ والله احتیادی دەبێت سان باش بی ئەوانش دێنە پێش لەگەرت معمیرت دەبنەوە معمیر ڕاست گرانترین شتی ئەو دوکانە چییە گرانترین شت بەس ئەو تاقمانەمانە ئەو تاخمانە سەریان چەندە ئەمانە 35,000 ئەگەر یەک هات گوتی ئەوە بای چەندە جەنابەت گوتت بە 35 ئەگەر گوتی بە 15,000 بەس ئەگەر بسۆڕی لە بۆ کامیرەی ئەگەر گوتی ئەوە بە 35 نیە گوتی بە 15 نابی چی بێ دەڵێ زۆری احتیادی بلێ پازم عملەیە بۆ ڕوون ناکەیەوە یەکسەر دەرە نابی و تاو نابی دەربینی دەردەینی دەرێن بەس سعرەکە گرانە ئەوڕۆ سعری 35,000 دەبن لە کریارەکانتان نا احتیادی کوتوڕە دەبین ئەتوانن ها والله احتیادی دەبی بێ ئەی فرۆشیار ئەی کریارەکان لێوە تووڕە نابن ناڵێن ئێوە مامەلەتان ناخۆشە گرانزانن شتیوان ناڵێن دەلێن بەس نازانە غێر گران بۆ لەگەر دۆلار دەبی توکاندار دری فراوان بی مشتری هەموو قسە دەکەت هەموو شتێک هەموو بابەتێک ئەسی و عادی هەیە مەسەرەن کابرا مەسەر دەرەوە بە 35 ڕاستە بەسن بە 15 هەیە ڕاستە بە 15 هەیە بەس احتمالەوە مەسەرەن ئەسلیەکەیتی بە 27,000 زوونەی مەسەرەن 32 نیەتی ئەو مەسەرە موسیر دەبی احتیاری بە ڕۆکی خۆش بەڕێ دەکەی بەخۆی زارشکە احتمالە دێتەوە سەرخەنات دەگەڕێتەوە کردێت هەروەهای بەخۆی بەس دەبێت تو دڵت فراوان بی ڕوود خۆش بی مشتری کە دێتەکەنت تەقدیری بکەی ئەوە دەبیتە معمیل لەگەرێت یان شتێکی لە باگرانە دەگەڕێتەوە بە ڕۆژ خۆی پارەکەی بدەوە زۆر احتیاریە زارشکە دێتەوە کردن دەلێەوە معاملەی شیرینە چکاندارەی باشە ئیسفادەی لێ دەکەی بەزت لە کریارەکان بمبورە بەشێک لە کریارەکان گلەیەوە دەکەن دەڵێن هەندێک لە دوکاندارەکان جاری وایە کە دەچینە ژوورەوە شتێکیان لێ بکڕی سەسلام دەکەن لەبەر مۆبایل یاخود مەشغوڵن زۆر بە ساردی وەڵاممان دەدەنەوە تەبعانەوە شتەشی غەڵەتە ئینسان نەتوکە دێ لە بابڕسخە کە مشتریەک دێ دەبیت تەقدیری بکەی ئەوەی بکەی واز لە مۆبایل شوابینی هەر باشیش نییە مۆبایل چیەوە دەوەق دەبی یعنی شتێکی زۆر خراپە طبعا ئەمنیش بەخۆشم بە توکاندارەشی ئەگەر یەک دوشتی لێ پرسم مەشغوڵی دەست بە توکاندارشکە لێ ناکڕم طبعا ناچمەوەکەنی دەڵێمەوە فڕۆشیار نییەوە هەر بەخۆی وایە مامەجان هاتوو شت بکڕێت و من حاقم لە هیچ نییە ناوەڵی کەش گوتەوەە لەگوان ئادیتم مامەلت دەکەن دەدیتت ئەو یان درۆم کردیان بیدعا بوو تەرک بەو سوالە لێ بردن دێ دەکەم باتەرک نەبی باتەرک نەبی لێ زۆر پرسیارە لێ کردم تەرکم نەکرد دەبایە تەرککەم دەبایە تەرچی کەم تەرکم نەدەکرد جوابم دەدانەوە بەڵام باو پرسیارەی جەنابی شت با تەرک نەوی جوابە دەوەڕێ وڵا برێ ئەمریکا ئەوەی بزانم دەکەرێم وەڵام من هاتم ئەو شتەی بکڕم ئەوەی ڕاستی شتەکەت کڕی باشە چی ئەو دوو بەڕێزە سەرنجی ڕاکێشای کە هاتی شتەکەت لێ کرد وڵا برێن چوانە قەدیم لە هەولێرێنەوە حکومڕانیان لە دەست بۆ لە چت فرۆشتنەوەنیە بازاری یەکەم دەکا ئەس دوای خەرشت کە بازاری دانا ئیدی ئاخی خۆشەویستنە بە خۆشەویستاتنی و ناویان ئەتەمانەوە برایتێ وڵە خاس نەگە بیان ناسی هەر زۆر خۆشە ئەتەوان عمریش درێژتر دەی وەڵی وڵە تەمانارێ وڵە شارستانێتیان بە قوترە دەبی ئەم ڕاستی برێم وانی ئەم زۆر لە دنیا عەزم لە تەمەند درێژیە لە سەعەتی خۆشە لە شتی خۆشە وەکو سیارەی باش ئەسپی باش ئەو شتە باشانە ئیش ناو کرمانزانەوە بەدەست نەکەت یان لە سنفی خۆم ئەوانم بەدەست نەکەت ناوەڵە تەمەن چەندە وڵا تەماوەدم 6 ئەو ڕەفیقەکانممانی هەم لە قوتابخانەی پێکەوە بووینە حەز لێ تەمەن چەند ساڵ وڵا عەز دەکەم یان لەسەرەوە پێغەمبەر نوێژبی وڵا باشە لەبەرەوە هەر خوا ناری إن الله غني عن العالمين إن الله غني عن العالمين معنای چییە ئەگەر ئەوەندەی دابیتەوی ئەوەندەشی هەیە بداتە من وایان نا وانە ئەو تەمەنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نوح زۆر نییە زۆرە وڵا برێچێ وڵی ناوەڵە خۆشە دنیا خۆش لەبەرێ نووسنی تێدا ئەدی مردنی تێدایە خۆشترە نووسن ئەمە خەلک وای پێدرەوە خەلشی پیا هەندێک لە پیاوانی دینی و قسە دەکەن دەرێن ئەوش بە اعتبارە مردنە نا ئیسرعەت تێدا نووسن ئیسرعەتە چی باشترین ئیسرعەتە ئەو شتە خۆشانێک کە باست کرد هەمویانت بەدەست هێناوە هەموو هەیە
ناوڵە تا ئێستا هیچ بەس ئەگە خەڵکەشی بین بەخۆم و درم پێیان خۆشە ئەویش وڵا بە خەڵکەشیەوە مەسەڵەن بخۆم درم بەهر لەبێ زاری خۆم درم بابسمە ئەو خەڵکەوانە باشترن نەک ئەوتن یعنی بیان بین و خۆشترەوەیە ویلەکە دوو بەڕێزە شت بکە لێرە مرتعتر دەم ئەو ڕۆ هەبوو سەر ئێشەمە بابرین دەبی عبی سەر ئێشەی بخۆم ئەگەر قاچم بێشی ئەبی قاچ ئێشانێ بخۆم وانە هەبوو لاقت بێشی حەبی سەر شت هەبوو لاقت بێشی حەبی سەر ویستیم بە عبی سەر ئێشەی ئەوانە بێ بکرێوانە بین خۆیکوانە سەیدەلیە نییە ناشی بەس مەخسەدم یان دیتنی وانە عقلم ئیسراعەت دەکات ئەو ڕۆبوانە ئیسراعەت دەکرد بەرێ باشە دەڵێم تا چەند گرینگە ئەو کەسی کە شت دەفرۆشێت پێشوازیەکی گەرم لە مشتریەکانی بکات قسەی خۆش بێت زۆر گرنگە بەخۆی دوکاندار دایمن ئەگەر ڕووی خۆش بێ خەڵک یعنی ئەگەر ئەو ڕۆژ ئەو شتەی نەکڕی لەوانێ و باری دووبارە بسۆکە بێوڵی سانێک زۆر خۆش و سادەتانی ئەوانەیە کە دایمان ئەمر بخۆ لە ئەوڕۆپاژیا بن ئەڵمانیا بەڵێ دایما کەسانشیان دەوێت کە لە دوکان بن مواسەفات دێ یەکەم دەرێ شکلی ڕێکبی دوو قسەی خۆش دوو دەمە پێکەنین بی لە محەمەلی عین دایما لە خەرکەی ئەوە لەکنەوە زۆر مهمە بەڵام لێرە بەداخەوە لێ قسە شەک دەکاکەنی یان درێت وەخت ینی عەزیش لێ بکرد باس کات قسەکەی ڕەخت دەڕۆی بەڵام ئەگەر نەرم و عەلیمی لەگەر ئەگە ئەو کاچ نەکرد بیان دێ وەڵی ئەوەی سانێ زۆر نەرم و لە محەمەلی سانش ڕێک بێ ڕووخۆش بوو زۆر بەاحترام و یعنی پێشوازیشی جوانیە کرد بابچەکردن و شخصی جوانی لە ئەڵمانیا بووی ئەمر 7 سال لە ئەڵمانیا بوو بەڵێ ساعتیەوە وناوە فترەکە هیچ جاری وا هەبوو لەوێندر فرۆشیارەکان ڕویان گرژ بێ و قسەیان ناخۆش بی بەرامبەر بە کڕیارەکانیان حەش ببیت یەکسەر دەری دەکەن دەری دەکەن لەبەرەوەی تو لە سوحی ئەو دوکانێ ئەو مارکێتێ دێ ئەو بەری ئابازانە بڵێ ینی ڕووخۆشی لە یعنی ئەگەر سعرەکە چەند گرانجی بەڵام کە ئەو کابراکە ڕووی خۆشە لە خۆڕ سنز ڕادەچێشی یاگەر دەتوانی زۆر زۆر مزامەنەکە بێتاقەتە ناکەنێ حەز دەکەی دایمەن بیتە برادەرەکەت هەکۆ کەسان زۆرەکە لەکان لاو لێرێ یەک دوو دوکاندار هەنا ئێستا بوو بتێ مەعمی لەبەرچە هەم بڕویان خۆشە هەم هەز دەکەم یعنی وەکو دۆستەشی لایەتە خۆ ناشیناسی ئەوە لە زۆر بە قسە خۆشی و بە پێشوازی گەرمەکەی سەرنجی تو ڕاکێش بەڵێ بتاکی دوای فرۆشیارەکانی ئێمە بۆ هەوڵ نادەن وەکو ئەوانەی کە لە ئەڵمانیا باست کرد یا خودت وەکو دەوڵەتەکانی تر ڕویان خۆش بێت بەرامبەر بە مشتریەکانیان جوانترین پێشوازی هەیە بەڵام کەمە بەڵام ئێستا خەریکە ئەمەش ئینشاءالله بەرەو پێزۆر بەرەبەرە چی بکەین تاوەکو هەمیان هەروە بن والله چی بکەین ئێستاکە بەڕێی خۆم ینی ئەمن مەسە ئێستا و دوکاندار لەگە و دوکانە مەسە بلەگەی قسە بکەم برێ کاکە لۆ دوکاندارە مەعمیلی زیاتر لۆ ئۆکێ ئەوەی ینی بازاڕ نییە پێویستە هەوڵدا مەسەندێک بکاتەوە برێ وڵا بەس با کوڕەکەی خۆم لەسە با یەکەشی بێگانە بینی ئەمە مەسەلەی عاتفیەکەم ڕێک تاسیلێکە دێنا ئەسەندە بینی مەدارەکەی ناڕێکە مەسەلەی خەچی ناگونجێ بەڵام دەیدێ هەر مندار خۆم بالێ ئەوە غەڵەتە هاتی لەو دوکانە شت بکڕی لە هاتی لەو دوکانە شت بکڕی باشە کڕیا فرۆشیارەکە چۆن مامەڵی لەگەڵ کردی والله خراب لەو باش گوت بەر ئەوی خۆتان حەسە لە چێت دەست لێمەدا ئەوەی مەکەتێکە چی ئەو مەکە تااقەتم نییە ئەگەر عاد ناکڕی یان جار دەتێ برێ بە چەندێ دەکاکە تو کڕیار نی ئاین دەدێ ئەوە دەکات ینی دەفع دەکە یان بکڕی یان تۆڕەوی هەیە ڕەنگە بەدڵی خۆی حەز بکاتە مەشا شتەکان بکە کامە جوانە ئەوی ببات بەڵێ تاکی دوایە دەبێ فرۆشیار تۆڕە بێت بەوە والله نا حرفرۆشە ئەسە نابی تۆڕەبی کڕیارەکان وتیان فرۆشیاری وا هەیە وامان لێ دەکات هەموو ڕۆژ لە دوکانەکەی بین و شت بە تەنها لەو بکڕین ئەگەر شتەکانی خراپیش بێت و فرۆشیارەکانیش وتیان مشتری وا هەیە ئەوەندە بێزارمان دەکات جاری وا هەیە چەند کاڵایەک تاقی دەکاتەوە لە کۆتاییدا نرخەکەی دەپرسێت و دەڵێ ئەوە بای چەندە ئێمەش پێی دەڵێن بۆ نمونە بای 30,000 کڕیارەکە دەڵێ بەدە نابێت ئێمە لە نیازی تێدەگەین کە ئەوە مشتری نییە و ناوێت شتەکە بکڕێ بەڵام هەر حەزی کرد بێزارمان بکات لەگەڵەوەشدا فرۆشیار هەر نابێ بێزار بێت و دەبێت پێشوازیەکی گەرمتر لە مشتریەکانی بکات و سەرنجی مشتریەکانی بۆ خۆی ڕابچێشێت لەو پرۆگرامە ئامانجمان ئەوە بوو کە بزانین چۆن مامەڵە دەکەین لەگەڵ کڕیار و بە هەمان شێوە کڕیارەکانیش چ جۆرە یاساک یاخود چ جۆرە شێوازێک بەکاردێنن تاوەکو وا لە فرۆشیارەکە بکەن شتێکی باشیان بداتێ و بە نرخێکی هەرزانیش لە هەموو جیهان ئەتەکێتێک هەیە لە بازاڕکردن ئەو کەسانێک کە شت دەفرۆشن دەبێت خاوەنی ڕوویەکی خۆش بن
جوانترین پێشوازی لە کڕیارەکانیان بکەن بەڵام لێرە تا ڕادێک ئەمە کەمە و بە هیواین لە دوایەوە پرۆگرامە هەموو فرۆشیارەکان ئەگەر چەندەها کێشەشیان هەبوو بەڵام بەڕوێکی خۆشەوە پێشوازی لە کڕیارەکانیان بکەن تاوەکو بازاڕیان گەرم بێت و گلەیەوە نەکەن کە خەڵک شتیان لێ ناکڕێت بە کڕیارەکانیش دەڵێین ئەگەر مامەڵەتان کرد مامەڵەیەکی تەندروست بکەن وا لە فرۆشیارەکە مەکەن فرۆشیارەکە لەوە تێبگات کە تۆ مشتەرینی و ناتەوێت شتەکە بکڕێنی لە کۆتاییدا دەڵێم بۆ هەردوو لا گرینگە پێشوازیەکی جوان مامەڵەکردنێکی جوان وا نەکەی کە فرۆشیار بێزار بێت و وا لە کڕیارەکەش نەکەی کە جارێکی تر سەر بە دوکانەکە دانەدا و شتت لێ نەکڕێت ئەم نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن هیوای بازاڕێکی باش بۆ هەموو فرۆشیارەکان دەخوازم تا پرۆگرامێکی ترە شاد و بەختەوە بن خواتان لەگەڵ